بە بڕای من ئەمە ڕێگاکەیەتی چاوەڕوانی مانگێ 2 مانگ 3 مانگ بەکوێگە خۆ ئەگەر دانیشین بە دیارەوەی کەی هەموو ئەحزابەکانی شیعەی عێراقی و سوننەکان و پەرلەمان کۆبنەوە دەمی ئەم فاشیست و کۆنە پەرست و دژی خەڵکیە یەکێتی و پارتی ناتوان دایخەن ئەوە خەڵکی کوردستانە کابێ خۆی لەسەر پێی خۆی لە جوڵانەوەیکی سربەخۆ بێتە مەیدانەوە بۆ داخوازەکانی هەرەمە ڕێگاکەیەتی ئەگەر سەختیەکەیە بێت تەحملی کەین و هەنگاو بە هەنگاو بربەستەکانی لابەرین تا بتوانین خۆمان کۆمەلگا بەڕێوە بەرین بە بڕای من ئەمە ڕێگاکەیەتی مەسەلەکەش هەر موچە و شایستەدارایی نییە ئەم جێژاوەی کە خەڵک تیا ڕایگیراوە لە تاوان لە نائەمنی لە دەخاڵەتی دەوڵەتانی منتیقا لە بۆمبارانی درۆنەکان لە هەڕەشەی جمهوری ئیسلامی ئەو نائارامی لە خەڵکە ئەو هەموو بێکاریەت چی جوابیتەوە ئەخە باشەوە موچەش هاو بێکاری چۆن چارە سەرەکە ئەم هەموو تاوانە چۆن سارەکە ئەم هەموو خەڵک پارە ئەفرێنێ خەڵک ئامەلەی شوقاکە شوقەی پێنادە ئەنواعی مشکلاتی ورد و درژنم کۆمەلگای هەیە